بنیرانی ڤاڵسڵاوتان لێبێ و کاتتان باش لە گەڕێکی نەورۆزم لە شاری کەرکووک. گەڕێکی نەورۆز یەکێکە لەو گەڕەکانێک کە لە دوای ساڵی 2023 و هاتنەوەی ئاوارەگەڕاوەکانی هەرێمی کوردستان دووبارە ئاوادان کرایەوە کە پێشتر لەلایەن ئیدارەی سەردەمی حکوومەتی پێشوو بۆ ئەفسەرانی سوپای عێراق دروست کرابوو. لێرە ماوەیەکە ئەتوانم بڵێم لە سەرەتای ساڵی 2024ەوە کێشەیەک لە نێوان سوپای عێراق و لەگەڵ هاوڵاتیانی کوردی نیشتەجێی ئەم گەڕەکە سەری هەڵداوە بەوەی کە سوپای عێراق ماوە دێتە سەر ئەم گەڕەکە و داوای چۆڵکردنی گەڕەکەکە ئەکات بە بیانووی ئەوەی کە دووبارە بترێتەوە بە سوپای عێراقوە. ئەمڕۆ لە گەڵ بەرەبانگدا ئەم هاوڵاتیە کە وەکو دەبینن خاوەن پێداویستی تایبەتە چەند سەربازێکی سوپای عێراق هاتوونەتە سەری و وەکو ئەمەوێت لەگە خۆی قسە بکەم بزانم چی ڕووی داوە. مامەسڵاوت لێ بێ ئەوەی کە ئیمڕۆ ڕوویدا چۆن بوو ئەگە بۆمان بگەڕیتەوە. دەگەر بانگی مەغرب فتارمانەکردەوە وەڵا سەرماوتانە بێت چۆرێکن با چۆر ناکەن دەست بە سەتانەکەین. چێ بوون ئەوانە یعنی چ جلێکیان لەبەر بوو؟ دوو کەس مەدەنیە دێکەم جاوتی وا ڕووی قۆتێنی بۆ جانتە تا دینە چۆتان نەکردوێ دەست بە سەتانەکەین. باشە تو زانیت ئەوانە سەر بە کێن نەیانوت ئێمە کێین؟ سوپای عێراقین. سوپای عێراق. بەڵێ. باشە کێشەی ئەوان لەگەڵ بۆ نمونە تۆ کە دانیشتووی ئێرە چییە؟ هیچ کێشەم نییە. بەزە بەرەی کوردی وتەوە ئەلێن چۆرێکەکەن بە مەقەر ناوماڵە بێ. ئەم کێشەی ئێوە پێم وە کۆنە یعنی ماوە ساڵە 2 ساڵ ئەم کێشەیە بەس داواکە لە محافز بەشم چارە سەری کاگەڕوار. باشە ئەم خانوانەی ئێوە مڵکێتی بۆ کێ ئەگەڕێتەوە؟ ئەمە لە 2023 کوردەکان هاتندا بەڕازی دەرە پرۆسەوە هین خۆین وەزارەی مالیەیە تا ئێستا یەکلا نەکراوەتەوە بە پارە بیان دەنیان عیر بە بەغایە تا ئێستا هیچ حالێ نەکرا. باشە سوپا خۆی بە خاوەنی ئەزانێ؟ سوپایە دێ داگیر کەواتر لە پێویست بێتی. دەستخۆش ئەوەی کە گوێبیستی بوون لەم هاوڵاتیە. کێشەی ئەم گەڕەکە وەکو باسم کرد ماوەی 2 ساڵە بەردەوامی هەیە چەند جارێک خۆپیشاندان و ناڕەزایەتیان دەربڕیوە بەڵام وەکو خۆیان دەڵێن تاوەکو ئێستا ئەو کێشەیە چارەسەر نەکراوەوە ماوە سوپای عێراق بە بیانووی ئەوەی کە ئێوێ کۆمەلگای نیشتێجێ بوون لێرە بۆ ئەفسەران و سەربازانی سوپا جیان بکاتەوە لێرە دێنە سەرگەڕەکەەوە داوای چۆڵکردنی ئەو هاوڵاتیان ئەەکەن کە لێرە نیشتەجێ بوون.